KL يعني JKL سەر کیبۆرد JKL J بۆ گەڕانەوە بۆ دواوەیە K بۆ ستۆپکردن و پاوەزکردنە ئێڵیش بۆ ڕۆیشتنە پێشەوەیە ئێستا ئەوە من ئێڵدا دەگرم بۆ پێشەوە دەڕوا ئەوە کەیم داگر ستۆپی کرد ئەو جارە جێدا بگرم دەگەڕێتەوە دواوە بینیتان بەو شێوێش دەتوانیت لەسەر کیبۆرد تەحلیلی خۆت بکەی هەروەها دەتوانیت لێک کاتدا کەیدا بگری ئینجا ئێڵ هێدی دەستە پێش ئەوها ئەوە دەتوێت یعنی بۆ تەحلیلی دقیق کەیدا بگرا دەست هەرمەگرا هەروەها ئێڵیش دابگرە دەست هەڵمەگرا هێدی دەستە پێش و دەتوانی دەست هەگری و دابگری لەسەر ئێڵی فرێمیش بڕوە بە هەمان شێوە کەی دابگرا لەگەر جێی هێدی دەگەڕێتەوە پاش بینیت بەو شێوە دەتوانیت ئەو شوێنەی کە تۆ دەتەوێت تەحلیلی بکەی زۆر بە دەقیقی